باز لە کاریگەری هەڵبژاردننی جلوبەرگەکەین لەسەر کەسایەتی تاک بەگشتی با بزانین جلوبەرگ بەکارهێنانی بۆن ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر کەسایەتی تاک بەکارهێنانی ئەو ڕنگانی کە ئێمە ئەیپۆشین ڕۆژانە با بزانین چ پەیوەندێکی بە ناخی کەسەکە بە کەسایەتی کەسەکەەوە هەیە ئەم بابەتە تاوتوێکین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ڕێبوار سەعید کە بەڕێزیان مامۆستای زانکۆن بە خۆشحاڵە لە ستۆدیۆ لەگەڵمانە دکتۆر سڵاو لەبێ زۆر بەخێر بەخێراتی سەرچاوان دکتۆر ئەمە دەستپێکی گفتوگۆکان باسێک لەوە بکەین با بزانین جلوبەرگ بە شێوازێکی گشتی پەیوەندی هەیە بە کەسایەتی تاکەوە بێگومان ینی ئێمە لە ڕووی جلوبەرگەکانەوانێ یەکەم تەماشاکردنمان پێوەرێکی هەم یەک کۆمەڵایەتی دوو ژینگەیی سێ کولتوری لە زەهنێمانە دروستە بێ مەسە زۆر کات ڕەنگە ئێمە باشترین نمونە فیلمەکان بێ کە کارکتەرێ دەرەکەوێ لە ڕێگەی جلوبەرگەکانەوە پێگەیەکیمان پێ ئەڵێ بۆیە هەمیشە جلوبەرگەکان ناسنامەی کەسایەتی کەسەکان ڕەنگە کەسایەتی واقعی نەبێ بەڵام لە ڕێی ئەوەوانێ ئێمە مەتخەلێکە ئەچینە ناوەوانێ بۆ پێگەی کۆمەڵایەتی و کللتوری و شوێن و جوغرافیاکانیش باشە دکتۆر ئەکرێت بڵین یەکەم بینین کاریگەری زیاترێکە یەکەم بینین من کەیکێک ئەبینم ئەو وێنەی بۆ هەتایە ئەگەر چەند ساڵی تریش بەبەر لەگەڵ ما بێت هاوڕێم بێت ئەو وێنەی یەکەمی لەگەڵ لە زیهنمە ئەمێنێتەوە بینینی یەکەم و جلوبەرێک لە بینینی یەکەمە تا چەند کاریگەرە ئینگلیز شتێکی جوانێ ئەڵێ ئینطیباعی یەکەم ئینطیباعەکانی دوایەوە ناتوانێت یەکەم بسڕێتەوە بۆیە هەمیشە ئێمە کە ڕەنگە هەتا سەردانی هاوڕێیەکمانەکەین سەردانی لادەیەکن سەردانی وڵاتیەکەین یەکەم ئینطیباعمان جێپێ جێهێڵێ مەسەلاتە مەسە دوو نەڕێن ڕەنگی سپی زۆر کار لای مناڵ کە خۆشەویستە بێ ئەڵێ ڕەبتە بەو یاریکردنە لەسەر بەفر چکە کۆنتاکتی ئەو لەگەڵ ڕەنگێکی سپیە لەو بەراەت و جوانی و یاریکردنایە هەیە کە کاریگەری لەسەر زهنێتی مناڵ بەجێهێڵێ بێگومان ئێمە هەمیشە ینی تێڕوانینی یەکەممان کاریگەری دەرونیمان چکە جۆرێ لە ئامادە باشیمان بۆ دروستەکە بەرامبەر هەڵسەنگاندنی ڕوئیای کەسەکە ئینجا دوایی ئەبێ ئاگاداریەوە بین ئایا ناورۆکی ژۆک و شێوەی دەرەوە هاوتایە یا ڕەنگە باڵاترە یا ڕەنگە نزمترە ئەو کاتە ئەکەوینە ناو کێشەی هەڵسەنگاندنی کەسایەتی کەسەکەەوە لە ڕووی پێگەکەیەوانێ لە ڕووی قسەکردنەک و ئەتەکێتەوە لە ڕووی ئەو نۆرمە کۆمەڵایەتی کە هەیە زۆر باشە دکتۆر باست لە ڕنگ کردکەواتە ڕەنگیش پەیوەندی هەیە بە کەسایەتی ئەو کەسەوە بۆ نمونە کەسێک بەردەوام حەز بەوە کە ڕەنگی ڕەش بپۆشە یاخود پێچەوانی ئەوە کەسانی تر هەن حەزەکەن ڕەنگەکان تێکەڵکەن بۆ نمونە ئەمانە چ پێناسەیەک بۆ کەسایەتی ئەو کەسانە دروستەکە بە پێڕەنگەکان دوو هینمان هەیە ڕووی بایۆلۆجی ڕەنگەکان مەسە دوو نەڕێ لە ڕووی بایۆلۆجیوانی ڕەنگی سوور ڕەنگە ترسناک و خەتەرەکانە بەڵام لە ڕووە کۆمەڵایەتێکەوانەیە هی خۆشەویستی و عشق و سۆزداریە بۆیە ئەو دوو سێ یەک شتی کە زۆر گرنگە ئەزمموی کەسی لەگەڵ ڕەنگەکانە جاری وا هەیە تۆ ئەزمموونێکی خراپی لەگەڵ ڕەنگێکە هەیە یا ڕەنگە کەسانێکی زۆر ئەزیزی تۆ کە بڵێن سوورپۆش بوون یا ڕەشپۆش بوون نەماون ئیتر جۆرێ لە جۆرەکان یادەوەریەکی ناخۆش دروستەکە بە پێچەوانە شەوانەیە کە ڕەنگە وێنەی داعش لە زەهنێتی ئێمە هەمومانە ئەو ڕەنگە ڕەنگێکی نەگەتیفی دروست کردوێتەوانێت چکە هەنێک کات بیرمان نەچێ ڕەنگەکان بەپێی ڕاستە لە ڕووی سایکۆلۆژیەوانە هەمان کاریگەریانێ بەڵام لە ڕووی تێڕوانینی ئێمەوانەیە جاری وا هەیە لە ڕووی سیاسیەوانێ مەسەل دوو نەڕێن ئەوانەی حیزبی بڵێن محافزینن بۆ نمونە ڕەنگی شینیان هەیە حیزبێکی کە ڕەنگێکی کەی هەیە تۆ لە ڕووی تێڕوانینی سیاسیەوانێ ڕەنگە ئەم ڕەنگە قەت نەپۆشی گەر حەزیشی لێبێ چونکە تۆ ئەو پێگە سیاسیەی کە هەتایە ئەو ئەندامێتیە ئیلتیزامێ بۆ ئەم لایەنە لە ڕۆ سیاسیەکەوانێ شتێک بێ هەرچەند حەزیشی لەکەی ڕەنگە تووشی ئەم دژە بیت باشە ڕنگ پێناسە بۆ کەساکات من حەزم لە ڕەنگی بۆ نمونە سوور بێت بەڵێ بە هەمان شێوە لاانە حەزی لە ڕەنگی سەوز بێت ئەمە پێناسەی من لەگەڵ پێناسی ئەوە جیاکاتەوە بەڵێ ئێمە ئەتوانین لە کاتێکە لە بازار ڕاین کاتێک لە ناو مناسبەیەکەین لە ڕێی ڕەنگەکانەوە حتا لە ڕێی مەسەلە و کراسی جەنابتەوانێت کە مقەلەمە یا مڕەبعە کەسایەتی کەسەکان ئەتوانین ئێمە
پێناسە بکەین مەسەل بۆ نمونە عادەتەن پیاوان ڕەنگی شین دەپۆشن یا مەسەل لە بەریتانیا ڕەنگی شین بۆ کوڕە ڕەنگی پەمەیی بۆ کچە بەڵام لە فەڕەنسا تێکەڵە مشکلەی ڕەنگیان نییە ئەوان بۆ مناڵ بەڵام لە بەریتانیا تۆ مەسەل ڕەفیقێکێت ئەگەر کچی هەبێت تۆ بچی ڕەنگی شینی بۆ بەری پێی سەیرە باشە ئەمە چی وای کردەوە بۆ نمونە ڕەنگی شین تایبەتکەی بە کوڕ ڕەنگی پەمەی تایبەتکەی بە کەچ پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بەهینەوە هەیە بە مەسەر ڕەنگی شین ئەو ڕنگانەیە جۆرێ لە هێمنی تایە ئێمە ئاسمان شینە ئەو بەحر شینە ئەم دوو شینە هینن بەخشندن بەشێ لە میهرەبانی بەشێ لە ئارامی بەشێ لە سیقا مەسەر گەریمە تەماشاکەن زۆری بانقەکان ڕەنگی شین بەکارێنن بۆ لۆگە و بۆ هینەکە چونکە شین متمانەیە لە هەمان کاتیشە شین کە بەرەو تۆخی ئەڕوا دەڕواتە سنوورێکی خەمۆکی مەسەل ئێمە گەر تەماشای کۆمەڵی ئیشی پیکاسۆ هەیە پێڵەن هەر مەرحەلەی شین هی پیکاسۆ هەمووی خەمناکەکانن ئینسانە کەم دەرامەت و پەکەوتەکانی دنیای جەنگن ئەو بڵێن قۆناغا بە قۆناغی شین کە ئەڵێن شینی پیکاسۆ قۆناغی خەمناکی و ئەو قۆناغا هینەمان بیرەخاتەوانێ بەڵام شین بە شێوەیەکی گشتی کاتێ بەرەو کاڵی ئەڕوا ئەو متمانە و سیقەیە لە ناو پەمەی چۆنە پەمەی ئەچێتە ڕەنگەکانی مە دوو بەشە ڕەنگە سارد و گەرمەکان ڕەنگە گەرمەکان حرارەتێکی زۆر پۆزتیڤیتایە کە دایمە ئێمە چالاکەکە مەسەل دوو نەڕۆین ئەو شوێنانی شوێنی سەماکردن و خۆشیە قەت نابینی ڕەنگی شین بێ دایمە ڕەنگی پەمەیی و ڕەگەزەکانی کە ڕاتەوە ناو سوور ئەم ڕەنگانە ڕەنگی گەرمن حرارەت زیاتر ئەیات بە ئینسانەکان مەسەل بێهین نییە بۆچی لێو سوورەکرێ تێگەی چونکە ئەو سووریە جۆرێ لە حرارەتەیە بە کەسەکە بەتایبەت مەسەل لە ئەسمەر پێستە ڕەنگی سوور حرارەکە زۆر زیاتر و زۆر کاریگەرترە تاکو سپی پێست ڕەنگە سوورەکان گەرمن حتا لە ڕوویینەوە مەسەل یەکی ئەگەر بێوێ دایەت بکات خۆی زەعیف بکات ئەڵێ لە قاپی سوورانان مەخۆ چکە تێر ناخۆی مەسەل سیارە سوورەکان ئەوانەی کە ساری سووریان پێ لە دنیا زۆرترین دەعمەکەن ئەڵێ دایمە خۆشە لە شەڕی سووربەش بپارێزە کە تووڕە بوو ئارام نادێتەوە چکە ئەو جۆرە لە ئێنەرژی لە ڕووی زانستیەوانێ توانای ڕەنگی سوور توانای پێستی هەیە ئەکتیڤی کات توانای چاوی هەیە ئەڵێ مەسەل بۆ نمونە ئەمڕۆ گەر بێتاقەتیت بەیانی ئەڵساوی بێتاقەتیت ئەڵێ ڕەنگێکی سوور بپۆشە ڕۆژەکەت خۆشە بێ بەس کە ئێوارەی تەوانێت زۆر هەست بە ماندووتیەکەی چونکە وزەیەکی زیاد لە پێویستە سەرف کردووە بۆیە هەمیشە ڕەنگە سوورەکان و تۆنەکانی بەرەو پەمەی و بەرەوانە ئەو ڕەنگە گەرمانن کە زیاد لە پێویست گەرم و گوڕی ئەیە بە ژیان باشە دکتۆر بۆ ئێمە زۆر ئەچینەوە بەلای بۆ منە ئەگەر شوێنێکی جلمان هەبێت ڕەنگەکانی هەمووی هەڵبژێردابێ یا بچینە شوێنێکی جلکڕین تەواوی ڕەنگەکان هەبێت لە کۆتاییە ئەگەر بمانێ ڕەنگی جیاوازیش بڕین هەرینەوە سەر ڕەنگێکی ڕەساسی ڕەنگی سپی ڕەنگی ڕەش وەکو وتم ڕەنگی ڕەش ڕەشپۆش مەبەستم کۆمەڵگەی کوردی بەڵێ هەر لە دنیاشەوەیە ئێستا ڕەنگی ڕەش نییە تۆپە و ڕەنگانەیە کە هەموو هینەکان دیزاینەرە عالەمەکان ئەڵێ ڕەنگێکی ڕەش پێویستە تۆ لە ناو هینەکە تا هەبێ ینی ڕەنگی ڕەش فەرزە لە هەموو دیزاینێکە تۆ ڕەنگێکی ڕەش بێت چونکە ڕەش هینەکەی چییە قودرەتی ڕەش ڕەش لەگەڵ هەموو ڕەنگەکانە دەڕوا ڕەنگی بێلایەنە هیچ ڕەنگێ نییە لەگەڵ ڕەشە نەتوانێت بڕوات بەڵام ڕەنگەکانی کەوانە تۆ ناتوانانی شین لەگەڵ هەموو ڕەنگەکانە بڕوات قاوەیی ناتوانانی لەگەڵ هەموو ڕەنگەکە بەس ڕەشە توانێت بڕوە ڕەش بەشێکی لە خۆشاردنەوەی تایە ڕەشپۆشەکان عادەتەنەو کەسانن کە ئەیانەوێت دەرنەکەون لە ناو کۆمەڵگا حتا لە ڕووینەوەوانە ئەڵێ کە تۆ قەڵەبی ڕەنگی ڕەش لەبەرکە بۆی زەعیفی کەواتە ڕەش جۆری لە شاردنەوەی تایە بۆیە زوربەی خەڵک حەزی لە ڕەشە دوو وەکو وتم ئەزبوونی شخصی یەکێ لە حکمەکان بەرامبەر ڕەنگ ئەڵێ جوانترین ئەو ڕەنگەی کە لێتەیە
نەک ئەو ڕەنگەیە کە ڕەنگە جوانترین ڕەنگی ساڵە بۆیە ئێمە ئەو ڕنگانە زەرورە خۆمان بزانین چ ڕەنگێ لەگەڵ پێستمانە دەگونجێت چ ڕەنگێک توانایی هەرمۆنی هەیە لەگەڵ پێستمانە یا توانێک کۆنتراستی هەیە چکە دوونەوە ئەڕوا نەوعیچانە ڕۆ هەرمۆنی نەوعیچانە ڕۆ کۆنتراست بیزە بە دژ بەو بۆیە هەنێک کات ئەمێنێتەوانێ سەر کەسایەتی کەسەکە دوو لە ڕووی ڕەنگەکانەوانێ ڕەش ئەو قودرەت و توانایی هەیە سێ ڕەنگی بێلایەنە کە هی هەموو مناسبەکانی شایانەیەکێکە لە شار ڕەنگەکان کە تۆ ئەتوانی بۆ هەموو مناسبەیەک ڕەنگی ڕەش لەبەرکەی باشە دکتۆر تەمەەن تا چەند پەیوەندی هەیە بە بەکارهێنانی ڕەنگەکانەوە ڕەنگە لە لای خۆمان ئیتر کەسێک کە ئەچێتە تەمەنێکی دیاریکراوە ئەڵێ لە ڕووم نایە من ڕەنگی سوور لەبەرکەم ڕەنگە بۆ نمونە ئەو ڕنگانی کە زۆر سەرنجڕاکێش ئەوانە لەبەر ناکەوانی کە زۆر دیارە لەبەری ناکە ڕێک بە پێچوانەی وڵاتانی دەرەوە ئەبینی لە وڵاتانی دەرەوە ئەو کەسانی کە گەنجن ئەبینی ڕەنگە تۆخەکان زۆر بەکارێنن بەڵام ئەوانەی کە لە تەمەنان ئیتر شتی گوڵار و پەمەیی و سوور و ئەو ڕنگانە زۆرتر بەکارێن من پەیوەندی بچیەوە هەیە پەیوەندیەکی کۆمەڵایەتی ینی کۆمەلگا کاریگەری هەیە لەسەر فەرزکردنی ڕەنگەکان دوو بەشێک لە دنیای مەسەر دیزاین مەسە ئێستا گەر سەیری سلێمانی بکەین وێنەیەکی ساڵەکانی هەفتامان هەبێ ماڵەکان هەمووی بەعام ڕەنگێکی ئۆکەرە تێگەی ڕەنگی تیا نابینین بەڵام ئێستا هەتا چیتە شارۆچکەیەکی بچووکەوە سێرێکەکەی ڕەنگێکی زۆر زەق ماڵەکەی پێ ڕنگ کردووە ئەچینە ناو ماڵەکانەوانەیە مەسە کورسی و قەنەفە و شتەکان ڕنگ هاتووەتە ناو ماڵەکانمانەوانێ بەشێ لە دنیای بەختەوەری ئینسان کە بەختەوەری بۆ گەڕێتەوە ڕەنگی شەگەڕێتەوە هەمیشە جەنگ ڕەنگەکانە بات ئێمە گەر سەیری کاتی جەنگی ئێران و عێراق بکەین سەیری کاتی ئینتیفاڵزەوین بکەین ئەگەر وێنەی ئەو ساڵانە بێنێ پێچاومان لە بازار ڕسمێ بگرە هەزار کەسی تیابێ ڕنگ نابینی ڕەنگی عسکەری ئەو ڕەنگە ڕەش و ڕەساسیانە زاڵە بەسەر کۆمەلگایە بۆیە کاتێ لە کاتە بڵێن مەئەساتەکانە کاتێ جەنگەکانە ڕەنگ ماڵاواییمان لێەکە بەڵام لە کاتە بەختەوەرەکانە پێویستیمان بە ڕەنگە بێتەوانی ناو ژیانمان ببێتە بەشێک چونکە ڕەنگ ئەڵێ جوانترین ئەو بەخششانەیە پیرۆستترین و بەماناترین ئەو بەخششانەیە کە خودا بە مرۆڤی بەخشیوە ئێمە هەمیشە ناتوانین دنیا ڕەش و سپی ببینین مادەم ئەو ڕەنگە هەیە لە خۆر هەڵاتەوانی تاکو خۆر ئاوابوون ئەو ڕنگانەی کە ئاسمان دروستیەکە بۆمان ئەمە هەموو سەرۆت و سامانە گەورەکەی ئینسانە چونکە ئەمە کاریگەری بمانوێ نەمانوێ لەسەر ڕۆحمان هەیە جاری وا هەیە تۆ هەر سێری ئەو باخاکە ئەو گوڵە سوورە نابینی بێتاقەتیش بی جۆرێ لە فەرەحی جۆرێ لە ئارامی بۆ ئەگەڕێتەوانێ ئەو سەوزیە جۆرێ لە ئارامی ئەو ئاسمانە جۆرێ لە ئارامی بۆیە سروشت هەمیشە بەشێک لە ئارامیمان پیشانەیە جلەکانیشمان ڕنگانەوەی ئەو سروشتەیە کاتێککەی جۆزینەوانێ بۆ ناو بەکارهێنانی ژیانمان کاریگەری لەسەر سایکۆلۆژی و بیرکردنەوە و ئارامی ئێمە دروستەکات باشە دکتۆر بەڕێسان لەگەڵ بەکارهێنانی ڕەنگەکانە هەڵبژاردننی ڕەنگەکانە بینتان چۆنە بۆ منێسە بە قاتێکی ڕەساسیەوە هاتووی بۆ کاتەکانی تریش هەراوات جلی بڵێن ڕەنگی ڕەساسی ڕەش سپی بەکارهێنی یان ڕەنگەکانی تریشت هەیە نابۆین باخەکەم هەموو ڕەنگەکانی هەنێک کات وەکوتم ئەزمموی کەسی چیش لەگەڵتایە ئێستا مەسەم بیرەکەمەوانەیە بەیانی کاتم عادەتە جلی ڕەش زۆر لەبەرەکەم مەسەر لەگەڵ قشمان ڕەساسیە ئەمە ڕەنگە پەیوەندیەکە دروستکە بەس پێویستیم بە ڕەنگێکە کە ئەم ڕەساسیێت و ڕەشە بتوانێت هاوکاری بکات پێکەوە من حەزم لە ڕەنگە بەعام چکە هەم لە کارە هونەرەکانیشمە تابلۆکانمە زۆرترین ڕنگ بەکارێنم چکە هەستەکەم ڕنگ وەکوتم ئەو سەرمایە گەورەیە کە ئێمە هەمانە ئەتوانین لە ڕێی ڕەنگەکانەوانێ حتا خەمەکانمان ئەتوانین ڕەنگاڵەکەین کە ئەو کاتە ئەتوان ڕوئیامان بۆ ژیان ینی ئەو پەنجەرەیە ئەتوانین لە ڕووی ڕەنگەوە بکەینەوانێک کە بتوانێت ئارامان بکاتەوە زۆر باشە هیوادارین هەمیشە ئارام بیتۆ دکتۆر بگومان بۆ بۆنیش بە هەمان شێوازە باکەمن پرسیار لەسەر بەکارهێنانی بۆنیش بکەین ڕەنگە زۆر کەسە بێ ساڵانێکی دوور و درێژ بێ یەک جۆر بۆن بەکاربێنێت تەنانەت ئیتر ڕەنگە لە کورداری خۆمانەشی هەڵە بۆنەکەی پێشخۆیەگات یەکسەر زانی کە ئەو کەسەیە بەکارهێنانی بۆنیش پەیوەندی بە کەسایەتیەوە هەیە بەڵێ بەتەکیت ینی من بۆنێکە ئیفکلاین لە یەکەم ڤێرژنەوە دروست بۆ تا ئێسەر کلاسیکەکەی بەکارهێنم ینی هەتا زۆر برادرم یەکسەر ئەڵێەوە بۆنەکەی ڕێبوارە
لە کاتێکایی من نییە و هەزارا کەس بەکارێن بەس ئەم بۆنە ئەسەکەم لەگەڵ کەسایەتی منە زیاتر بۆنی کە زۆر بەکارێ من زۆر حەزم لە بۆنە هەتا بیرمە لە پێشمەرگاتیشە دایمە بۆنێ لە ژیرفان مابوو برادەران جارێکیان کیمیایی لێیاین لە شاناقسێ بووین ئیتر بۆنی کیمیایی دار و بەردی گرتە بوو منیش عەترەکەم دەرێنا وردەکردم بەسەر برادەرانە و تا کاکە ئێستا تێگەیشتن کە ئەم بۆنە چ کاریگەریەکیە کاریگەری زۆریە چونکە کیمیاییە یعنی جاری وا هەیە تۆ بۆنێک ئارام تەکاتەوانێ بالفعل بۆن کارکتەری کەسەکە دەرەخە دووەم ئەو بۆنە مەسەر ڕەنگە هەمان بۆن کە تۆ لە خۆتیەی ڕەفیقەکەش هەمان بۆن بەکارێنێ هەمان هینی نییە چونکە پێستە جۆرە ئەنزیمێک دەرە جۆرە بۆنێک دەرە لەگەڵ ئەم بۆنە تەفاعولەکە بۆیە هەنێک کات ڕەنگە هەمان بۆن بۆ تۆ خۆشە بۆ کەسێکی کە ڕەنگە هەمان کاتە گرنگە بۆنێکی تایبەتمان هەبێت کە ئێمە ئیتر بۆنمونە بەرداوام ئەو بۆنە بەکاربێنین ئێمە پێ بناسرێتەوە من خۆم ئەو بۆنە بۆنی تایبەتمە ینی ڕەنگە دەبۆنم زیاتر هەبێت ئەنوا بەڵام هەمیشە رەگەڕێمەوە سەر و بۆنە سەکەم ئەو بۆنە زۆر نزیکترە لە منەوە هێ منە کەسی زعاج ناکە چکە بیرمان نەچێت هینەکەی ئەڵێ ئەگەر چووی بۆ مقابلەیەک بۆ ئیشێک بۆن لە خۆتمەیە ئەگەر باشترین بۆنی دنیا بێ بۆچی ئەڵێ ڕەنگە کەسێ لەو کەسانە ئەزمونیەکی خراپی لەگەڵەوە بۆ ناهەبێ بۆیە هەنێک کات مەرجنێ ئەو بۆنەی کە ئێمە مەسەل هەیە بۆنەکەی زۆر تیژە زۆر بەقووەتە ڕەنگە بۆنێکی باش بێ ڕەنگە زۆر کەس حەزی لێکە بەڵام لە هەمان کاتە ڕەنگە کەسان هەبن کە حەز بەو بۆنە نەکەن ڕەنگە یادەوەریەکی ناخۆشی ئەو بۆنەیان هەبێ بۆیە بۆنی شەر بە هەمان شێوەی ڕەنگەکان دەلالەتێکی کەسایەتی ئینسانەکان دەرەخات بۆنێکمان هەبێ بۆ هەموو بۆنەیەک بۆ هەموو شوێنێک یان هەر شوێنە و بۆنێکی تایبەت بەخۆی هەیە یان بۆ هەڵبژاردننی دریش بە هەمان شێوە بۆن ساردی و گەرمیەیە مەسەلە بۆنی کە لە زستانە بەکارێهێنی جیاوازە لە هاوینە بەڵام هەرچەند ئێستا کۆمەڵی بۆنە ئێستا ڕێفکلاین مەسەل یونیسێکسە بۆ ژن و بە پیاوی شەبێ بەسە جاران نابۆنی پیاوانە دیار بوو بۆنی ژنانە دیار بوو هەرچەند ئێستا زۆری کۆمپانیەکان هەیەە بەڵام تقریبانەوە 20 ساڵەکە پێم وایە 20 ساڵەکە بۆنێکیان دروست کردووە بۆ پیاویش بێت و بۆ ژنیش ببێ یعنی کە ئەمە بڵێن ئینقیلابێک بوو لە بیرکردنەوەی ڕەنگە بۆ ناو ئەو دوو ڕەگەزە دوو مناسبەکانی شەیزانێت کە تۆ ئەچی بۆ حەفتەیەکی تایبەتی بۆنێکی ڕەنگە وەکو وتم بۆنەکە زۆر گرنگە کاریگەری ئەوە جێنەیە لە ڕەنگە خۆش بێت بەڵام ڕەنگە هەیە بۆنی تیش هینیەکات بێتاقەتیەکات بەڵام جیاوازە لەوەی تۆ کەسێکی معەن هەیە خۆشەویستێکەیە چی بینی هەستەکەی کە ئەو ڕەنگەی ئەو بۆنی پێخۆشە لەبەر ئەو بۆنە بەکارێنی بەس هەنێ مەحفەل هەیە هەنێ شوێن هەیە ڕەنگە زەرور نەبێ ئێمە بۆنێ بەکاربێنین کە دەوروبەرەکەمانی پێ بۆ هەڵبژاردننی جلیش بە هەمان شێوە دکتۆر بێگومان جلەکان خۆی ئێمە مەسەلە ڕووی ئەتەکێتەوانێت تۆ ئەتەکێتێکی کۆمەڵایەتی تەیە بازرگانی تەیە هەتا ناو ئینتەرنێت باشە ئێمە بیرمان نەچێ ینی دنیای سۆشال میدیاش بەشێکە لە ئەتەکێتی ئەوەی تۆچ ڕسمێدا ئەنێ ڕسمەکە ئایا ئەم ڕسمە لە پرۆفایلەکەتە دەلالەت لە کارکتەری تۆ ئەکا مەسەل منەچمە سەر بەحر بە شۆرتێکەوانە ڕسمێدانێ بەس ئایا ئەمە منم ئەمە ڕەنگە وەکو شتێکی پرایڤێت تۆ هینیکەی بەس تۆ مادەم هەمیشە مامۆستایەکی زانکۆیت و بەقاتەوە دەرەکەوی ئەمە پرۆفایلی تۆ نییە بەڵام ڕەنگە بەشێک بێ لە ئەزمموی تۆ کاتێک تۆ لە ڕووی بازرگانیەوانێ شەریکەیەکی تەیە مەسایسا وڵاتێکی هەر بڵێن وەکو بەریتانیا زۆر لە وڵاتە ئەوروپیەکان بانق کە تۆ ئەچی بانق معدل قات و بۆین باخ و جۆرێ لە ئەتەکێتی تایبەتی هەیە ناتوانانی تۆ بچی بەجلێکی کەوە دابنیشی بۆ چونکە ئەو فۆرمە مەسە ناو تیارەکان مزیفەکان دایما ئەناقەت و جلێکی تایبەت و ئەوە کە دیزاینەری زۆر باشەوجە چونکە ئەوە بریتە لە کەسایەتی کۆمپانیاکە کە لە ڕووی بازرگانیەوە تۆ ئیلا ئەبێ ئەوە بپۆشی ڕەنگە بێتوانێت تۆ جلێکی کە بە ئارەزوی خۆت بپۆشی بەس ئەو شوێنی ئیشکردنەکە جۆرێ لە فۆرمێک بەسەر تۆ فەرزەکە کە تۆ ئەبێ بۆ شێو مەسەلا چی بۆ تەعزیەیەک جیاوازە لەوەی کە تۆ ئەچی بۆ مناسبەیەکی حەفلەیەکی زەواج تۆ ئەچی بۆ سەفەر ئەو جلە لەبەر ناکەی لە کاتی سەفەرە کە وەکۆی لە مناسبەیەکە ئەچی لە بەریەکەی بۆیە هەر بڵێن مناسبەیەک
هەڵبژاردنێکی تایبەتی بە جلەکانمان هەیە کە هەمومانەوەکەین مەسەل لە نەورۆزە هەمومان حەزەکەین جلی کوردی لەبەرکەین بەقات و بووین باخەوە ناچین بۆ شاخێ بۆ چونکە بریتە لە مناسبەیەکی کللتوری کۆمەڵایەتی ژینگەیی نیشتیمانی کە ئەمانەیە هەمووی کۆی کەینەوانێت لە ناو جلە کوردەکەمانە بە وێنەیەکی بگرین و ئەو ڕۆژەمان بۆ ڕۆژە لێ بڕوات کە ڕۆژی یادێکی نیشتیمانیە. باشە دوکتۆر ڕەنگە کەسانێک هەبێت ساڵانێک بێت بە تەنها بەڕەنگی ڕەشەوە دەرکەوت بێ بەڕەنگی قاوەیەوە دەرکەوت بێ بۆ ڕەنگە تۆخانەوە دەرکەوت بێ چەندە گرنگە ئێمە بوێریەک لە ناخمانە دروستکەین کە ترسی ئەومان نەبێت کە ڕەنگەکان تێکەڵ بەیەک بکەین. بەڵێ ئێمە بیرمان نەچێ هەنێک کەسایەتی هەیە کەسایەتی ئەو ڕەنگەیە مەسەل هەیە شین پۆشە یعنی ئەمە بۆتە کارکتەری تۆ لە ڕێی شینەکەوانێ ئەمە ژیانی بۆدا هەیە بۆتە ڕەشپۆش هەیە بۆتە سوورپۆش یعنی ئەمە کارکتەری کەسەکە لەم ڕەنگا جیگیر بووە بەڵام ئەوەی کە بەسە بەرنمەیەک هەبوو لە BBC باسی ئەو خانمانەیە کرد ئایا تۆ هەموو عمرێ میکیاجەکەی چۆن قەراری ئیتر میکیاج نەکەی باشە ئەو پێسەر ڕزگاری بێ لەو هەموو مەوادە کیمیایی کە هەموو ڕۆژێ لێ یەکەم ڕۆژ زۆر زەحمەت بوو لە ڕوویان ناهاتن خانمەکان کە چوون بۆ سوپەرمارکێتێ بۆ شوێنێ وایە نەزانی هەبوو دنیا سەیریانەکە پاش پرۆسەی تقریبەن مانگێک کە لەگەڵیانە ئیشیانە کرد زۆر بە ئاسایە چۆ دەروانێ بێ ئەوەی کە مکیاجکە کەواتە تۆ ڕوخسارمان کە جۆرێ لە ڕنگ وەرەگرێت و کە بتوانین بێ مکیاج چکە تۆ ڕبتە بە کەسایەتی تۆ چۆن خۆت ئەبینیت من وات تۆ ئەخوێنمەوە کاتێک کە هەستم کرد بە بەقوەتی تۆ وەستاوی تو بێ هیچ میکیاجێ دانیشتویت و ئەو جلی لەبەرتایە بە سیقەوە ینی کارکتەرەکە تۆ لە ڕێگەی زمانی جەستەوانەی خوێنیتەوە کە چەند کاتێک کە سیقەی بەخۆیەتی تۆشە و سیقەیە ئەبینی بەڵام کاتێک شەرمنانە کە هەستەکات جلەکەی نەوعێک و دوومچاوی داخات و نەوعێ لە زمانی جەستای شەرمنانە هەیە تۆش هەست بەوە ئەەکەی کە ئەم کەسە شتێکەیە مشکلەیەکەیە لە کوایە نازانی بەس ئەزانی مشکلەیەکەیە لە کەسایەتێکە کە ئێمە زۆر کات باشترین نمونە زۆر کات کارکتەری فیلمەکانن چونکە دەرهێنەرەکە پێڵێکیتە ژوورەوە واوەرە وەکو سەرکردەیەک باشە مەسەرەوە فیلمانێک کۆبانەی کە یەکیانی خانوێکی فەڕەنسی بوو ناوی فیلمەکەم بیر نییە دەوری کچێکی کورد دەبێنێ کە سەرکردەی هەموو ئینەکانە ئەیتە هەر لە یەکەم دەرکەوتنەوە هەستەکەی ئەمە پاڵەوانێکە کاریزمایەکە یعنی هەر تەماشاکردنەکەی کیفایەتە بۆ ئەوەی بەقەدەر سێ لاپە ڕەقسە بکە بۆیە ئەم هینانە هەمیشە گرنگە کە ئێمە لە دەوروبەرمانە ئەمانە ئەبینینەوە ڕەبتیشی نییە بە گرانی و هەرزانی جلەکانەوە قەت بە مارکە و لەی بڵ و هینەکانەوە جاری وایە هەیە جوانترین مارکە لە بەرەکات گرانترین بەس لێی نایە ناتوانێت بیگونجێنێت چونکە بەشێک نییە لەم ئەوە ئێوێ مارکەکە لەگەڵ خۆیان بگونجێنێت بەس هەمیشە ئێمە بێ وا بکەین چی لەگەڵ ئێمە ئەگونجێ نەک مارکەکە ببێتە پۆشی و ئەنیقی هیچ پەیوەندێکی بە مارکە و گرانی نرخی ئەو پۆشاکەوە پێویستی بە ڕێخستن و سەلیقی خۆمان بە هیچ شێوێک بەڵام حاڵەتەکە لێت چیە ئەو براندە عالەمیانەی کە هەیە مێژوویەکیان هەیە لە ئەناقەت و مێژوویەکیان هەیە لە ڕفرێنسی جوان بڵێن لە ڕووی ڕنگ و لە ڕووی دوورین و لە ڕووی ئەتەکێتەوە ئەمەیە کە ڕەنگە هەنێک کات یارمەتی دەرە بۆ ئەوەی کە قاتێ جل کە من لە براندێکی عالەمیی کڕم هەستەکەم کواڵەتەکەی زیاتر ئەمێنێتەوانێ لەوەی بەڵام مانای ئەوە نییە کە من لەگە قاتێ بکڕم بە $50 قاتێکی ناشرین بێت و جێخۆی نەکاتەوە دەستە خۆش بە دکتۆر سواز بۆ تاوی زانیاریەکانە سواز بۆ ئامادەبوونن ماندوو نەبی خۆش بە دووبارە بەڵێ ڕەوند ئەمڕۆژ تاوی بردو و بابەتەکانمان پێشکەش بە بینەرە خۆشەویستەکانمان کرد ومێ دەکەین توانی بێتمان سود و زانیاری بێەوە بەخشین تا بینینەوەی تر ڕۆژێکی خۆش و شاد بۆ مولایەکتان هیوای کاتێکی خۆش بۆ ئێوە ئاخوازی